جنابتان كنابي خوتان ناوى أشبال القرآن، ياخذ جيلي قرآن، ياخذ مناڵی قورآن، یاخود گەنجی قورآن. بەڕاستی ئەمە کەلیمەیەکی زۆر قورسە کە تۆ بەڕاستی بێی فێرخواز و قوتابی قورآن بیت. هەر کاتێک ئینسان ئەم ناوی لە خۆینا ئەبێ لە ئاستی هەڵگری ناوەکەیا بێ، ئەبێ بتوانێت بەو شێوەیە تەعاملکە، بەو شێوەیە مامەڵەکە کە قورآن لە ئاستیایەتی. بیرمان نەچێ بەڕێزەکانم کە قورآن کەلامی پەروەردگارە، کەلامی خالقی ئەرز و ئاسمانەکانە. هەر کاتێ ئینسان قەدری ئەمی زانی ئەم قسەیە لە کوێوە هاتووە، تۆ زۆر جار کەسێک کە سوالکەرە دێ بۆ لات و نامەیەک تەیاتێ ئەی خەیتە گیرفانتەوە، دوای ئەگەر تااقەتە بوو بیرت کەوتەوە لۆچێ بیخوێنیت و یاخود نەیخوێنیتەوە. ئەگەر لە ڕەفیقێکتەوە بێ بڵێ نامەیەم بۆ هێناوی، یاخود مەسیجێکە پێ بگا، یاخود ئێسێمەسێکت بۆ بنێرێ، یاخود کۆمنتێکی هەبێ لەوانەیە زۆر مهتەم نەبی، بەڵام ئەگەر لای خۆشەویستێکتەوە بێ نامەیەکی بۆ ناردەبی، هەر هەڵەگری ئەڵێی کێم نامەیە بخوێنمەوە، کەی سەیری کەم لە شوێنێکە، بە تەنیا و بە تەفەڕوغ و بە تەدەبورەوە سەیری نامەکە بکەیت. بەڵام هەر کاتێک لە سەر و خۆتەوە نامەیەک هات و مەسیجێک هات و پەیامێکت بۆ هات و پەیامێکی سەوتیت بۆ هات، ئەم جارە زۆر بەورتر. ئەگەر ئەم کەلامە لە سەر و ئاسمانەکانەوە بێت، لە خالقی ئەرز و ئاسمانەکانەوە بێت، لە دروستکەری بەشەرەوە بێت، لە دروستکەری ئینسان و ئەندامەکانی ئینسان و خانەخانەکانی ئینسانەوە بێت، ئەبێم کەلامە چۆن بێ، ئەبێم کەلامە چی بێ. خی گەورە فەرمێ وەلەو ئەنە قورئانا سویرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى بل الله الأمر جميعا. ئەگە قورئانێکمان بناردایە، یاخود ئەگە پەیامێک هەبوایە پێش قورئان کە شاخەکانی پێ نەقڵ کرایە، یاخود ئەرزی پێشەق کرایە، یاخود مردی پێزیونی کرایەتەوە، ئەوە تەنها ئیسلامە بوو. سبحان الله. تەنها قورئانێک، تەنها کتابێک بیتوانایە شاخەکان لە بن هەڵکەنێ، نەقلیکە، بیگوازێتەوە، ئەرز بەو ڕقیە شەقکە، بتوانێ مردوو زین و کاتەوە، ئەوە تەنها قورئانە بوو. واتە موسڵمانانی ئەمڕۆ، گەنجەکانی ئەمڕۆ بیل لە بەحسێ بکەنەوە کە چۆن ئەو شاخانە بە قورئان هەڵگیرێ، بە قورئان نەقڵ کرێ. ئەبێت چۆن مردوو زین و کرێتەوە بە قورئان، ئەبێت ئەمڕۆ نا، بەڵام لەوانەیە بۆ مستەقبەل چۆن ئەرز شەق کرێ بە قورئان، ئەمە ئەکرێ بە قورئان بکرێ، هەتا ئەو حەددە کە ئەمە شتێکی مستەعسی زۆر قورسە. خی گەورە فەرمێ ئەگەر هەبوایە بە شتێ بکرای بە قورئانەکرا کە لە دەسەڵاتی بەشەرانیە.